قالوا إمكاننا بردوامية خۆپیشاندانین إيراني وأنا راضي بونا هيا وقالوا كان خۆپیشاندان وكو بيانو بو جبوكو دجا خالق دجات يا خوا جبو حكمتي ديار بك خسرو ئەڵماسی بەڕێوەبەری نێوەندی ڕاوێژکاری ملێنیەم لێرە لە واشنگتن میوانی کورتکونکشنە کار خسرۆ زۆر بەخێر بێی بە کورتی ئیمکان هەیە کە ئەم ڕەنگە خۆپیشاندانانە بەردەوام بن بەڵێ هەر ڕووداوێکی کتوپڕ ڕوو بدات بیان بداتە خەڵکی ئێران بەگشتی دەکرێت خۆپیشاندانەکان بەردەوام بن. باشە ئەمەی فڕۆکەی ئێستا ڕۆژی شەممە خۆپیشاندانەکان دژی بابەتی شاردنەوەی ڕاستیەکان لە مەڕ خستنی فڕۆکە ئوکراینی بوو. ئەمە بیانوو بوو بۆ ئەوەی خەڵک نەڕازی بوون و دژایەتی خۆی بۆ سیاستەکانی حکوومەت دەرببڕێ. ئەو بوو بە بیانوێک بۆی کە خەڵک بێنە سەر شەقام و ناڕازایەتی خۆیان بەرامبەر بەو سیستەمەی کە بۆ ماوەی چەند ڕۆژ ڕاستیەکانیان لە خەڵک شارد بووە داواکاریەکانیان بخەنە ڕوو داوای شەفافیت بکەن داوای حکوومەتێکی بەرپرس بکەن و لە بیرمان نەچێ ئەو فڕۆکەی خستانە خوارێ زۆربەی گەشتیارەکانی خەڵکی خودی ئێران بوون. 82 هەر ئێرانی بوو بێژگە لەوانەیە کە کەنەدیەکانش زۆربیان بێزگە لە گەشتیارەکان هاوڵاتی ئەسلی ئێرانی بوون و ئەمە نیشانیدا کە هێزە نیزامیەکانی ئێران چەندە ناپرۆفێشناڵن چەندە ناتوانن شتێکی سادەی وەکو فڕۆکێکی مسافری لەگەڵ کروزێک موشەکێک لێ بکەنەوە و جاری خەڵکیش بەلایەنەوە گرنگ نییە بەتایبەت لە فڕۆخانەی تەهران هەستاوە. کاک خسرەو ئاستی گرژیەکان چاوەڕوان دەکرات بەتایبەتیش دووە بە دوای کوشتنی قاسمی سولەیمانی کە شەڕێک لە ناوچەکە دروست بێ یعنی شێوەیەکی تری شەڕ دروست بێ بەڵام نەبوو یعنی تا چ ڕادەیەک ئیمکانی ئەوەی هەیە کە ئەو بارودۆخە ئارام بکرێتەوە بابەتی سلیمانی کوشتنی سلیمانی وەکو بڵێ لە بیر بکرێتەوە. لە بیربانە چهێڵی سووری ئەمریکا بۆ هەڕەشە و گوڕەشانێک ئێران دەیکرد ڕشنی خێنی ئەمریکایی بوو بەڵام ئەو هێرشانێک کە ئەمریکا ئێران کردیە سەر بنکەکانی ئەمریکا کوشتن و بریندار بوونی هیچ سەربازێک و ئەفسەرێکی ئەمریکی لێ نەکەوتەوە بۆیە بینیمان ئاستی گرژەکان دابەزی و دۆناڵد ترامپ داوای گفتوگۆی کردووە داوای هێورکردنەوەی کردووە بەڵام ئێران دەتوانێت هێزە پرۆکسیەکانیشی کۆنتترۆل کا کە هیچ کردەوەیەکی خۆکژی و تەقانەوە نەکەنەوە دەبێت چاوەڕێبی مزین ئێران باشکای دەڵێ ئێمە کۆنتترۆلمان لەسەروانن یانش بەرپرسین ئەگەر کاربەدەستانی ئەمریکایش بە ئاشکرای کتویانە کە ئێوە بەرپرسن لە هەر هەڵسو کەوتێکی ئەو هێزە پرۆکسیانەی وەکو حیزبوڵڵا میلیشیاکانی هەشتی شعبی حوثی چون ئەوان چەکداریانەکەن پارەیانە دەدێ و ترینینگیشانەکەن. باشان دوێنێ کۆشکی سپی دەڵێ کە ئێمە بە ئاشکرایی پشتیوانی لە خۆپیشاندانەکانی ئێران دەکەین. دوای دروستبوونی ئەو بارودۆخات تو بڵێ ئاست و شێوەی پشتیوانی ئەمریکا بۆ خەڵکی ئێران شێوەیەک بێ چۆن بێ؟ لە سەردەمی کە ترامپ هاتۆتە سەرکار ئاڵوگۆڕێکی زۆر گەورە ڕوویداوە لە سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران خەڵکی ئێران بە تایبەتی وام بەڕێوەبەراتیە بە ئاشکرایی و بە ڕوونی کوتێتی کەمە ئێمە پشتیوانی داخوازەکانی خەڵکی ئێرانەکەین بەڵام ئەوەی کە لێرەدا کێشەیە بۆ ناوخۆی ئێران ئەوەیە کە داخوازیەکانیان ئۆرگەنایز نەکردووە هێزێکی نوێنەرایەتی لە چوارچەی ئۆپۆزیسیۆنێکی یەکگرتو کە داخوازەکانە نوێنەرایەتی بکە بوونی نییە بەڵام لەم پرۆسێدا بە بڕوای من ئەم خۆپیشاندانە گرنگەکەوەیە لە سیستمی ئێران سیستمی حکوومەت ئێران ڕەت کردووە دەرچووە و لە دروشمەکان بینین داوای سەرکارلادانی ڕێبەری باڵای ئێرانەکەن سەرۆک و حکوومەتەکەیشی وەسپای پاساران بە هێزێکی کوشەندە و قاتڵ ناوە ئەوانە گرنگە لەو پرۆسەیەدا بەڕای من ئەگەر خەڵکێران بتوانن هێزێکی ئۆپۆزیسیۆن نوێنەرایەتیان کا ڕێبەرایەتیان کا ڕێکیان بخە ئۆرگەنایزام کات ئەو دەکرێت ئاستی داواکانیان لە نێودەوڵەتیدا بەرەسەر. یەک
بابەتی لە کارکشنەوەی سەرۆک و حکوومەتەکەی ئەمە شتێکی زۆر نوێیە لە ئەوەی ئێراندا بە تایبەتش لە جادەکانی ناو تەهراندا یانش حتا بێڕێزکردنی وێنەکانیان حتا وێنەی قاسمی سولەیمانی بینیمان لە تەهران و حتا ڕابەرەکانی ئێرانش لە ناو تەهراندا دەکری ئەمە شتێکی نوێیە لە ئێرانە لە پرۆسەی ئەو داواکاری و خۆپیشاندان و ناڕەزاتی دەربڕینە پێشتر دەکرا خەڵک هیوایان بە ئەم گروپی نێودەسەڵاتە بوو کە خۆیان بە ریفۆرمیست و میانە ڕەو دەناسێن بەڵام ماوەی چەند ساڵێکە بێت کە خەڵک هیوای بە و سیستەمە بە ریفۆرمیستەکانیش نەماوە ئێستا کۆی سیستەمەکە داوای خەڵکەکە نەمێنێت کە داواکە ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی نەمێنێت ینی کۆی سیستەمەکە نەمێنێت وە داوای سیستەمێکی دموکراتیکی نۆرماڵ و یاسایی. کاک خسرەو لە تاران و لە ناوچەکانی دیکە هەر جاری خۆپیشاندان ببا ئەوە لە شارە کوردیەکانش لە کوردستانش دەبوو بەڵام ئەم جارە نەمان بینی لە ئەو لە دژی فڕاندن ئەوەی خستنەوەی فڕۆکە خۆپیشاندان لە شارە کوردیەکان بکری بوو. دووسێ هۆکارە گەڕێت ئەڵبەتە بۆ زانیاریتان هێندێک لە شاری سنە خۆپیشاندان هەبوو و ڕێزگرتن لە کوژراوەکان و ئەو کەسانی کە لە فڕۆکەکەدا بوون بەشێکی کورد بوو لە شاری مەعبەد مەراسمی ڕێزلێنان هەبووە بەڵام لەبیرمان نەچێت سەرکوتکردنی خەڵکی کوردستان هەمیشەش ئاستی زیاتر بووە لە چاوەکانی دیکەین. خەسرەو و ئەڵماسی بەڕێوەبەری نێوەندی لێکۆڵینەیان ڕاوێژکاری مڵینیەم لێرە لە باشتن میوانی کورتکردن نەکشن بوو